گاڵتەکردن و سوکایەتیکردن بە ئیسلام، بە مسلمانان، بە شەرەفی یەکتری، بە کەرامەتی یەکتری، بە تەعدا لە یەکتری، ئەمە گشتی لەوەیە. ئەگە هێشتا کەسێ ڕقی لە کەسێک بێ ئەڕوا ڕیکلامێکی بۆکە، دیعایەکی بۆکە لەو تۆڕە کۆمەڵایەتیەوە بۆی ئابرووی بەرێ. دەنگێکی تەسجیلی دروست دەکا، خۆی دروستی دەکا بۆی فڵان کەسی پێ ناشرین کە، یان سوکایەتی بەخوا دەکرێ، بە دین ئەکرێ، بە ئیسلام ئەکرێ، بە مزگەوت، بە میحراب، بە مەلا، بە شێخ، بە پیاوی چاک، خۆتان ئاسا، ئەمانە گشتی دەکرێ، لێو دەکرێ. خۆزگایە سنوورێ دابنیایە بۆ ئەوە. یان من کەسێ ڕقێ لە کەسێک بێ بە کەیفی خۆی تعلیقی لێدا، زۆر جار تۆ شتێک بڵاوەکەیتەوە پەیوەندی بە شەخسی خۆتەوە هەیە، کابرا لە خوارە کۆمێنتێکی درێژە نووسێ، وا دەزانێ ئەبێت تۆ لەسەر تەبیعەتی ئەو بڕۆیتە ڕێوە، ئەبێ بە قسەی ئەوەستی و بە قسەی ئەو دانیشی. زۆر جارا لە پاڵچە، ها لە پاڵ تا سێرەکەی لێو قسەکە. نەسیحەتەوە نییە، ئەوە فەسیحەتە، چونکە خەڵک دەیبینێ، مسڵمان ئازیزەکان، گەنجە دڵسۆزەکان. نەسیحەتەوەیە ئەگەر شتێکشی بینی لێی لە کۆمێنت دای مەینووسەوە، بچۆ سەر فەیسبووکەکەی خۆی لە ماسنجەرەوە بۆی بنێرە، ئەلێەوە برایانە بە قسەی شیرین بۆی بنێرە، باوەری گرێ بە شیرین بە زبرینا، چونکە ناوێت تۆ شتێکی پێ بڵێ نەسیحەتێکی پێ بکەی و دنیا ببینێ. ئیمامی شافعی فەرمێ کەسێ دەستمی گرت و لە بەردەم خەڵکیدا نەسیحەتی کردم، ئەوە فەزیحەتە، نەسیحەت نییە. هەرچی کاتێ دەستی گرتم و لە ناو خەڵکی جودایی کردمەوە، جیای کردمەوە، دوو بە دوو پێمی وت ئەمە قسەکانی نەسیحەتە و فەزیحەت نییە. کەواتە بێ ئاگامان لێبێ هەموو سوکایەتیەکان دەکرێ لەورەوە دەکرێت، کێشەکان لەوەیە، فیتنەکان لەوەیەوەیە. جارێ هیچ نەوتراوە، پێنج شەش قەراوتراوە، ئەسڵ و ئەساسیی نییە، شتێک نییە، ئەبێتە هەرایە، ئەبێتە هەڵایەک لەسەری شەڕە بێ هەمووی، دوای سێرەکەی شتەکە شوانیە لە ئەسڵا ئەمەی کە باس کراوە بۆتە واقعی ئەمڕۆ واش نییە. ئەبێ وریابین. خاڵێکی ترەوەیە